هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئومێد و چاوەڕوانی زۆریان لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە، چونکە لە خولی ڕابردوو زیاتر لە 2 ساڵ پەرلەمانی کوردستان بەهۆی کێشەی نێوان پارتی و گۆڕان نەیتوانی دانیشتنەکانی ئەنجام بدات. فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم خولەی پەرلەمان کۆمەڵێک پرۆژە یاسای ئامادە کردووە تا لەو ڕێگەیەوە خزمەتی زیاتری هاوڵاتیان بکات. ئێمە لە فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک پرۆژە یاسا کە 18 پرۆژەمان لە وەرزی یەکەمی یاسادانان پێشکەش کردووە و کۆمەڵک پرۆژەش ئامادەیە جگەلەوە لە لیژنەکانیشدا ئێمە هەوڵ ئەدەین لە هەموو ئەو لیژنانی کە تێیدا ئەندامین هەوڵ دەین بە هاوبەشی لەگەڵ فراکسیۆنەکانی تر پرۆژە یاسا پێشکەش بکەین ئەو پرۆژە یاسانی کە تایبەتن بە حیات و گوزەرانی خەڵک بۆ ئەوی ئەولەویەت بدەینە ئەم پرۆژانە. فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان هەریەکە و بە جۆرێک ئامادەکاریەکانی کردووە تا لەم خولەی پەرلەمان زۆرترین پرۆژە یاساکانی بخرێتە دەنگدانەوە. بە پێویستیشی دەزانن ئەو پرۆژە یاسانەی ڕەهەندی نیشتیمانی هەیە هەموو لایەنەکان کۆک بن لەسەری ئەو کات بخرێتە دەنگدانەوە. ئێستا جیاوازتر لە خولەکانی ڕابردوو ئێمە دەتوانین بڵێن ئیرادەیەکی باشەیە و ئیرادەی بەیەکەوە بوون هەیە لەناو پەرلەمانی کوردستاندا بۆیە گەشتبینین کە ئێمە بەیەکەوە دەتوانین فراکسیۆنە جیاوازەکان پرۆژەی باشتر پێشکەشی پەرلەمانی کوردستان بکەین بۆ ئەوەی لە نەتیجەدا یاسای باشتر دەربچێت و لە ئەرچی دووەمیشماندا چاودێرێکی کارابین بەسەر دام و دەستگاکانی جێبەجێکردنی یاساکان لە هەرێمی کوردستان. تا ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە وەک پێویست دەست بە دانیشتنەکانی بکات. ڕێک نەکەوتنی نێوان لایەنەکانیش کاریگەری لەسەر ئەداوکاری ئەم خولەی پەرلەمانی کوردستان هەبووە. بەڕای تەواوی فراکسیۆنەکانیش دەبێت لە ماوەی ئەم خولە پەرلەمان بەڵێن و داخوازیەکانی هاوڵاتیان بەجێ بگێنێت. قارەمان جەوهەر، کوردسات نیوز، هەولێر.